سڵاوتان لەبێت چاوەڕوان محمودم لە شار پرێسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم سەرەتاش ناونیشانەکان. وەزارەتی پەروەردە بڕیارێکی نوێی لەبارەی تاقیکردنەوەکان ڕاگەیاند. لەبارەی موچە و بودجەوە سەرۆکوەزیرانی عێراق بەڵێن دەداتە هەرێمی کوردستان. جارێکی تر نرخی دۆلار بەرز بووەوە. سزایەکی نوێ بۆ لابردنی لەچک و حیجاب لە ئێران پەیڕەو دەکرێت. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم دەسەڵاتی بەخشی بۆ و ناوەندانی خوێندن کە سەر بە پێکاتی ئێزیدی و تورکمانن دەژڵێت خۆتان کاتی تاقیکردنەوەکان بگونجێنن لەبارەی ڕۆژی ئاڵاشەوە بڕیاری دەرکرد. بە گوێرەی بڕیارەکەی وەزیری پەروەردە کە واژۆی دکتۆر ئالان حەما سەعید وەزیری پەروەردەی لەسەر بڕیار دراوە دەسەڵات بدرێتە بەڕێوەبەری ئەو قوتابخانانەی پێکاتی ئێزیدی و تورکمانن بەر لە واجەی فەرمی تاقیکردنەوەکان کە ڕۆژی چواردەی ئەم مانگەیە تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن. ئەوەش خراوەتە ڕوو ڕۆژی هەفتەی دوانزە کە ڕۆژی ئاڵایە یەک کاتژمێر تاقیکردنەوەکان دوا بخرێت و بەڕاستیمی ڕۆژی ئاڵا ئەنجام بدەن. ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەم پێش خراپ بۆ بەر لە هاتنی ساڵی نوێ ساڵانی ڕابردوو تاقیکردنەوەکان لە مانگی یەکدا ئەنجام دەدران. وەفدێکی فراکسیۆنی پارتی لە بەغدا لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کۆبوونەوە و دوای کۆبوونەوەکەش وەفدەکەی پارتی بەڵێنێکی سوودانی بە هەرێمی کوردستان ئاشکرا دەکات و تووشێتی هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم دەکەین بۆ شایستە دارایەکانی کوردستان. وەفدێکی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق سەردانی محەممەد شیع سودانی سەرۆکوەزیرانی عێراقی دەکات. وەفدەکە دەڵێت کۆبوونەوەیان تایبەت بووە با پرسی موچە و بودجەی هەرێمی کوردستان هەر لەو کۆبوونەوەیەدا چارەسەرکردنی کۆمەڵێک پرسی زۆر گرنگی پەیوەست بە هەرێمی کوردستان لەوانەش مافادارایەکانی پێشمەرگە و دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەستی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان تەورەیەکی تری کۆبوونەوەکە بووە. سودانی بە وەفدا پەرلەمانیەکەی پارتی وتووە بڕوان بە پرەنسیپی هاوسەنگی و پێکەوە ژیان و دادپەروەری لە مادە و یاسای بودجەی فیدراڵی بۆ ساڵی 2023 هەیە و بە هەموو تواناشەوە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێم دەکەم بۆ پرسی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان. لە پێناو جێگیربوونی بازاڕ و پڕکردنەوەی ویستی هاوڵاتیان بانکی مرکزی عێراق ڕایگەیاند بڕیاری داوە هەفتانە ئاستی خستنە بازاڕی دۆلار و دراوە بیانیەکانی دیکەش زیاد بکات. ئەمڕۆ سێشەما بانکی ناوەندی عێراق ڕایگەیاند کە ئەو زیادکردنە سەرجەم بنکەکانی ئاڵوگۆڕکردنی درا و لقەکانی بانکی ناوەندی دەگرێتەوە. ئەم بڕیارەی لە پێناو پڕکردنەوەی ویستی هاوڵاتیان بۆ دراوی بیانی و پاڵپشتیکردنی کارتی ئەلکترۆنیکردنی دۆلار و ئاڵوگۆڕکردنی درا و داوە کە لە کارتەکەدا 1 دۆلار بە 1470 دینار جێگیر کراوە. ئەوەش لە کاتێکدایە کە لەم هەفتەیەدا نرخی دۆلار لە بازاڕەکانی عێراق و هەرێم بە شێوەیەکی بەرچاو بەرز بوونەوە. ئەمڕۆ لە بازاڕی دراوەکەی شاری سلێمانی 100 دۆلاری ئەمریکی بە 150,050 دینار مامەڵەی پێوەکرا. ئێران بەنیازا پلانی جێگیرەوە بۆ دەورەی پۆلیسی ئەخلاق و ئیرشاد دابنێت بۆ ئەمە بەستەش پاکێجێکی بۆ پەرلەمان و ناوەندەکانی تر ئامادە کردووە. پەرلەمانتارێکی ئەو وڵاتە ژووردەکاریەکەی ئاشکرا دەکات. حوسێن جەلالی نوێنەری پەرلەمانی ئێران و ئەندامی لیژنەی کلتوری پەرلەمان لە لێدوانێکدا ڕایگەیاندووە حکوومەت لە جێی پۆلیسی ئەخلاق و دەورەی ئەخلاق بەنیازا سیستەمی هۆشداری و داخستنی هەژماری بانکی کەسەکان پەیڕۆ بکات. ئەندامی لیژنە کلتوریەکەی پەرلەمانی ئێران باسی لەوەش کردووە لەگەڵ کۆتایی هاتنی خۆپیشاندانەکان هەموو ئەم پێشنیازانە وەک پاکێجێک کۆ دەکرێتەوە و حیجابیش بۆ خانمانی وڵات هەر پەیڕەو دەکرێت. دەژڵێت پلانی حیجاب و ئەخلاق بە دڵنیاییەوە بە شێوازێکی دیکە جێبەجێ دەکرێت و غەرامەی حیجابی خراپ و لابردنی حیجابیش دیاری دەکرێت. لێدوانی ئەو پەرلەمانتاری ئێران لە کاتێکدایە پێشتر داواکاری گشتی ئێران ڕایگەیاند بوو کارەکانی پۆلیسی ئەخلاق ڕاگیراوە و پەیوەندی بە دادگای ئەو وڵاتەشەوە نییە. هەواڵەکانم پێشکەشکردن هەرشاد بن.